تا دەست پێ بەناوی خوای گەورە مهرەبان خۆشحاڵین لەگەڵ ناوەندی هێزر تا این بابەتێکی گرنگ پێوەست بە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن هەروەها ئۆپۆزیسیۆن لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا. ڕاستی بابەتێکی گرنگە پێوەستە بە ژیانی ڕۆژانەمان، پێوەستە بە کاری سیاسی، ئەوانە هەموو گرنگن، بەڵام ئەوەی پێویستە بە دوسێ دەقە باسی گرنگی هۆشیاری سیاسی بکەین. خۆی بەڕاستی لە زۆربەی وڵاتان سیاست وەکو پیشە سیر دەکرێت، وەکو ئەوەیەکەوە بە تایبەتی لە دەوڵەت پێشکەوتوەکان کەسانێکی کەم نخبە هەوڵ دەدەن کەوا بستنە بواری سیاست و لە پێیژەی سیاسی و حزبیدا بتوان سەرکەون بۆ ئەوەی خزمەتی گەلەکەیان بکەن یان ناوبانگێک دەربکەن. بەڵام ئەوەی لە کوردستان ئەنجام دەدرێت بەڕاستی بۆتە کاری سیاسی، بۆتە پیشەی ڕۆژانەی هەمومان، لەبەرەوەی سیاست هەمووی پەیوەستە بە ژیانی ڕۆژانەماندا. ئەو کەسانێکەوە پێشتر دەیانگوت کڵاوی خۆت بگرەوبانەی با بۆی دوور لە سیاست بین، ئێستا دەبین زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکانە زیاتر زەرمەند بوون و بەڵکو بازرگانە گەورە و دۆڵەمەندەکان زیاتر لە خەڵکی ئاسایی و لە فەرمانبەر و لە مامۆستا زەرمەند بوونە لە دۆخی سیاسی ئەمڕۆ هەرێمی کوردستان. وەیە گرنگە بزانین کەوا سیاست لە هەرێمی کوردستان ئەگەر بتەوێ نەتەوێ پێتخۆش بیان پێتخۆش نەبێ ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی هەموو تاکێکی گەلی کوردستان هەیە، پەیوەندی بە چارەنووسی تاکتاشی هەرێمی کوردستان هەیە، گەنجەکان هەیە، نەوەی داهاتوو هەیە. بۆیە پێویستەکەوە ئێمە هۆشیاری سیاسیمان هەبێت بۆی بتوانین زیاتر لە دۆخی سیاسی تێبگەین و بزانین پرۆژەی داهاتوومان چی بێت بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان، بۆ خوشگەزرانی خەڵکی کوردستان. لەوڕۆدا باسی ئۆپۆزیسیۆن بوون دەکەم لە نێوان دوێنێ و ئەمڕۆ. خۆی ئۆپۆزیسیۆن لە ڕووی زمانوانی لاتینیەوە بەمانەی پێچەوانەیی دێت، کەواتە دەسەڵاتێک هەیە، خەڵکێک هەیە، بۆچوونێک هەیە، کەسێک هەیە بەرامبەری شتێکی پێچەوانە هەیە، بۆچوونێکی بەرامبەری هەیە، ئایدیایکی پێچەوانەی هەیە، دەسەڵاتێکی پێچەوانەی هەیە، حزبێکی پێچەوانەی هەیە. ئەوەیە لە بنەڕەتدا ئۆپۆزیسیۆن خودی ئۆپۆزیسیۆن بەمانەی پێچەوانەی و لێکجودایی دێت، نەک بەمانەی تەوافق و لێکچوونی. خۆی لە یۆنانی کۆنەوە لە ڕووی فەلسەفیەوە ئۆپۆزیسیۆن بەمانای مشتمڕە فەلسەفیەکان هاتیە، بەمانای ئەوەیەکەوە هەوڵدراوە هەردەم لە ڕێگەی بەڵگە و دیکۆمنت و ئەرگۆمنتەکان بڕای پێچەوانە بسەلمێنرێت. ئەوە پێگوترا ئۆپۆزیسیۆن یا ئۆپۆزیسیۆن بوون. بۆیە لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی فەلسەفیەوە بۆ ڕوون دەبتەوەکەوە ئۆپۆزیسیۆن بوون مانایەکی فەلسەفی، چەمپێکی فەلسەفی هەیە بە مانای معارەزەبوون و پێچەوانەی دێت. ئەگەر بین بەڕاستی لە قورئاندا بۆمان ڕوون دەبتەوە تەقریبەن تا ڕادەیەکی زۆر یەکەم کاری ئۆپۆزیسیۆن، یەکەم ئۆپۆزیسیۆن بریتی بۆ لە ئیبلیس و لە شەیتان، کاتێک معارەزەی پێچەوانەی ئەمری و فەرمانی خوای بووە، کاتێک گوتی ئەنە خەیر منه، کاتێک باسی ئەوەی بۆ کراوەکەوە سوزدە بۆ ئادەمدا وەکو ڕێزێک، بەڵام ئیبلیس سەرپێچی کردو، پێچەوانەی ڕای خوای گەورە ڕای خۆی دەبرەوەکەوە وتیتی من لەو باشترم، لەبەرەوەی ئەو لە خۆت دروستکراوە من لە ئاگر، کەواتە دەتوانین بڵێن یەکەم ئۆپۆزیسیۆن بریتە لە ئیبلیس لە ڕووی فەلسەفیەوە. خۆی لە ڕووی سیاسیشەوە ئۆپۆزیسیۆن بوون بەمانای ئەوە دێکەوە بگەیشتن بە دەسەڵات. تۆ بۆ دەسەڵات ڕازینی کەواتە دەبیە ئۆپۆزیسیۆن. بۆ دەبی ئۆپۆزیسیۆن؟ بۆ ئەوەی بگەیە شوێنی ئەو لە کورسی ئەو دابنیشی بۆ چوون و ئایدیا و هەروە پرۆژە سیاسی، بڕیارە سیاسیەکانی خۆت تێدا جێبەجێ بکەی بۆ خوشگوزەرانی خەڵکییان بۆ مەبەستێکەوە بە خۆت هەتا. لە ڕووی دەستوریەوەش بریتە لەوەیکەوە بەشداری نەکردن لە حکومەت، واتە تۆ دەنگێک کەم دەین یان زۆر زاران دەنجی زیاد دەینی. بۆ نمونە ئەگەر 3 حزب براوە بن، حزبی یەکەم لە 100 کورسی لەوانە 40 کورسی بێنێ، بەڵام دوو حزبەکەی تر 35 بە 25 بێن، ئەوان تەحالف و هاوپەیمانی دروست دەکەن، ئەوان دەبنە 60، چلەکەی کەوا زۆری نییە دەبێتە کەمینە، کەواتە ئەو چلە دەبێتە ئۆپۆزیسیۆن. بۆی لە بنەڕەتدا بمانەی ئەوە نایە بزەبت بەمانەی کەمینە بێت، بەڵام بەمانەی ئەوەی دێکەوە نەهێنانی دەنجی پێویست لە پەرلەمان بۆ پێکەینانی حکومەتی ئەو حکومەتێکەوە خۆی دەیەوێت دەسەڵاتی هەبێت. خۆی بەڕاستی ئۆپۆزیسیۆن لە ژیانی حزبی سیاسیدا لە نزیکەی 1850 دروست بووە، کاتێک وەکو مەشروع علمی اجتماع باسی دەکات و خاڵێکی زۆر جەوهەری و گرنگەیەکەوە ئۆپۆزیسیۆن بوون لە سیستەمی دیموکراسیدا هەیە، کەواتە لە سیستەمێکی
نادیموکراسی دیکتاتۆری بە هیچ جۆرێک بوونی ئۆپۆزیسیۆن نییە لە ساحە و لە گۆڕپانی سیاسیدا. بۆیە دەتوانین بڵین ئۆپۆزیسیۆن بوون پابندە یان پەیوەستە بە کاری سیستەمی دیموکراسی. هەر کاتێک بەبێ حکمڕانی بەبێ ئۆپۆزیسیۆن بوو، بەبێ ئۆپۆزیسیۆنی سیاسی بوو، کەواتە ئەوە پرۆسەی سیاسی نییە، بەڵکو پرۆسەی چەوساندن و تاڵانکردنی تێدا بەرجەستە دەبێت. بۆیە گرنگە هەر سیستەمێک کەوا خۆی بە دیموکراسی دەزانێت دەبی بنەمایەکان و هەروە پێوەکانی ئۆپۆزیسیۆنی سەرکەوتوی تێدا بەدی بکرێت. خۆی خاڵشتر گرنگ هەیەکەوە پێنج ینی خاڵش گرنگ هەیە. هەندێک سیستەم لە خودی خۆیدا ئۆپۆزیسیۆن قبوڵ ناکات، واتە ڕەفز و ڕەتی دەکاتەوە ئۆپۆزیسیۆن هەبێت. بۆ نمونە یەک لە بنەما سەرچەکانی شوعیەت کەەوە پێنج بنەمای سەرەکی ئەوەیەکەوە بریتێ لە تاک حزبی و نەبوونی ئۆپۆزیسیۆن، کەواتە شوعیەت یەک لە بنەمان هەر سەرچەکانی ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن ڕەت دەکاتەوە، ڕەفزی دەکاتەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەکەوە ئۆپۆزیسیۆن یان فاشیەت و نازیەت، ئەوانە خودی خۆیان تاک حزبی بوونە و ڕێگەیان نەدا ئۆپۆزیسیۆن وجودی هەبێت بە فەرمی بە دەستور و بە یاسا قەدەغەیان کردیان. بۆیە کاتێک دەڵێن ئۆپۆزیسیۆن لە سیستەمی دیموکراسی جێگەی دەبێتەوە، کەواتە لە سیستەمەکانی تر جێگەی نابێتەوە، خاڵێکی گرنگە پێویستە ئاگاداری بی. خۆی ئۆپۆزیسیۆن وەکو باسمان کرد پێویستی بە پرۆسەیەکی دیموکراسی هەیە، بە سیستەمی دیموکراسی هەیە، بەڵام لە هەندێک جاران دەبینین ئۆپۆزیسیۆن بوون بەمانە لە دەوڵەتی پێکهاتە جودایە لەگەڵ ئۆپۆزیسیۆن لە دەوڵەتێکی یەک پێکهاتە. ئێمە دەوڵەتی پێکهاتە بمانێ ئەو مکەوینات دێت، ئەو دەوڵەتانێکەوە جگە لە نەتەوەیەک یان دینێک یان مەزهبێک زیاتری هەیە و دەتوانێت ڕێژێکی زۆریش تێدا هەیە. ناتوانرێ بۆ نمونە لە ستا 95 لە دینێک بین، لە ستا 5 دینێک بێ ئەو پێی ناوترێت دەوڵەتی پێکهاتە مکەوینات، بەڵکو ئەگەر لە ستا بۆ نمونە 60 دینێک بوو، لە ستا 40 دینێک بێ ئەو پێ دەوڵەتی مکەوینات. بۆ نمونە لە عێراق نزیکەی لە ستا 50 دەتوانین بڵێن شیعەیە، ئەگەر تورکمان شیعەکان و کوردە شیعەکانیشی لەگەڵدا بنین، نزیکەی لە ستا 22-23 سوننیە، لە ستا 22-23شی کوردە، لە ستا 3 هەتا 5شی نەتەوەی ترن، مەزهبی ترن، دینی ترن. بۆیە دەتوانین بڵێن عێراق دەوڵەتە چی پێکهاتەیە، چونکە لە چەندین پێکهاتەی زیاد پێک دێت و نەتوانراوە پێکهاتەیەک تەواو زاڵ بووی لەسەر پێکهاتەکانی تری. بۆیە لەو زۆرە دەوڵەتانە دەبێت ئاگادار بین کەوا هەروەکو لە مەجلیسی مەبعوثانی ئیتیحاد و تەرەقی کەوا ساڵی 1970 باسی ئەوەی کردووە پێویستە لە نزیکەی لە ستا 43 دەبێت تورک بێ. مەجلیسی مەبعوثان ئەوە بریتە لە پەرلەمانی عوسمانیەکان، بەڵام ئیتیحاد و تەرەقی ئەو بڕیارە دەرکرد کەوا دەبێت لە ستا بۆ نمونە 143 ئەندامی دەبێت تورک بێت، بەڵام 130 غەیری تورک بێت، بریتبی لە کورد و عارب و فارس و مەسیحیەکان و یۆنانی و قوبڕ ئەوانە هەموو دەبێتەوە. کەواتە یەکەم دەتوانین بڵێن جیاوازی ئاینی و جیاوازی مەزهبی و جیاوازی نەتەوەی لە دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1970 بەدی دەکرێت. بۆیە لەوێ ڕادەتوانین بڵین دەوڵەتی پێکهاتە سەبر بینای دروست بوو و ئەو دەوڵەتی پێکهاتەیە هەوڵدراکەوە پێکهاتەکانی تر نەک تەعایوش و لەگەڵێک بژین و هەوڵدرێکەوە بە شێوازێک بێت ئەو پێکهاتەکان هەموو خۆیان بە خاوەن دەوڵەت بزانن، بەڵام بە شێوازێک بوو کەوە هەوڵدرا ڕەشکردنەوەی بەرامبەرەکان بێ، ڕەشکردنەوەی مەزهبەکانی تر ڕەشکردنەوەی دینەکانی تر، ڕەشکردنەوەی نەتەوەکانی تر بێت. ئەوە بۆ نمونە لە دەستوری یوگۆسلاڤیا هەر بە فەرمی ناردۆ و ناردۆنیست جێگیر کرا، کەوا دەتوانین بڵین سڕبەکانیان بە ناردۆ دانا، واتە ئەو نەتەوە زۆرینەی نەتەوەکە، هەروە ناردۆنیست ئەو نەتەوانێکەوە بچووکترن یان کەمینەنە، ئەوانە وەکو ئەلبانەکان و دەتوانین بڵین بۆسنیەکان، ئەوانە لە دەستوردا جێگیریان کرد. هەروها جگە لەوەش دەتوانین بڵێن قوبڕس
نمونەیەکی زیندوی دەوڵەتی پێکهاتەیە. ئەویش کاتێک لە 20 لە تورکی مسلمان پێکات و پێشەوەی دابش بکرێت یان تورکیا بەشێکی دابڕێنی لە 80 مەسیحی یۆنانی بوون. ئەوە تەنانەت لە سەرۆکەوە مەسیحی یۆنانی بوو جێگرەکەی تورکێکی مسلمان بوو. دواتر تەماشا دەکەین لە پەرلەمانەکەی 35 ئەندام پەرلەمانی مەسیحی یۆنانی بوو، 15 تورکی مسلمان بوو. لەولاتر تەماشا دەکەین لە حکوومەتەکەی 7 وەزیری یۆنانی بوون، 3یان بریتی بوون لە تورکەکان. تەنانەت لە سوپاشدا بە شێوەیەکی عەمودی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەوافقیان دروست کردبوو یان دەوڵەتی پێکهاتەیان دروست کردبوو، بریتی بوو لە تەنانەت لە سوپا لە 60 یۆنانی بوون، لە 30 تورکە مسلمانەکان بوون. ئەو پێش پارچەکردنی. عێراق و لوبنان و ئیماراتش ئەوانە نمونەی زیندوونە، هەرچەندە ئیمارات وەکو ناوچە وەکو شوێن وەکو ئیمارەیەک ویلایەتێک دەتوانین بڵێن بە سیستەمی تەوافقدا کاریان کردووە. بۆیە تەماشا دەکەین لە دەوڵەتی پێکهاتە ناتوانین بڵێن دیموکراسی تەواو جێگەی یان دەتوانین بڵێن ماف بداتە گشت پێکهاتەکان. دەبێت لەگەڵ دیموکراسیدا شێوازێکی حکومڕانی بەدیبێنرێ، ئەوش پێ دەوێت تەوافقی مەزەبەکانە، تەوافقی نەتەوەکان، تەوافقی ئاینەکانە. تەنانەت تەماشا دەکەین ئێستا بەریتانیا دەوڵەتێکی دیموکراسی و خۆمان دەزانین دەوڵەتێکی ئەوروپیە. لەگەڵ ئەوەشدا کاتێک ئیرلەندا دەبین ئۆپۆزیسیۆنێکی پێشتر مسەلح و چەکداریشی هەبووە، لەبەرەوەی دیموکراسی نەیتوانی مافی نەتەوەکان بە تەواوی دابین بکە، پێویستی بۆ بکەوە بە تەوافق. بەڵام بەداخەوە لە هەندێک وڵات بە تایبەتی لە عێراق و لوبنان تەماشا دەکەین ئەو سیستەمی تەوافقە لەگەڵ دیموکراسیەکە تێکگیر ناکە، بەڵکو بۆتە دژیەک و بۆتە ئەوەی کەوا زیاتر دیکتاتۆریەت و هەروەها گەندەڵی بەرپا بکات. لەبەرەوەی سووی ئیستیفادە و خراپ بەکارهێنانی دیموکراسیەت و سیستەمی تەوافقیان کردووە. وێ تەماشا دەکەین لە عێراقدا هەرچەند دەوڵەتێکی پێکهاتەیە، بەڵام نەیتوانیوە تەواو مافی نەتەوەکان بداوەیەک، دوو نەیتوانیوە تەواو دیموکراسیەت بچەسپێنێ. تەماشا دەکەین بۆ خۆمان تێدا دەژین کەوا چەندین گەندەڵی هەیە، گەندەڵی سیاسی نەعەدالەتی هەیە، نەبوونی ئازادی هەیە. ئەوانە هەمووی کردووەکەوە ئەو تەوافقا بێتە تەوافقی حیزبەکان و گەندەڵەکان، نەک تەوافقی پێکهاتە و نەتەوە و مەزهەبەکان. بۆ ئێمە گرنگە ئەمە لەو ڕوانگەوە کەوا بزانین دیموکراسیت تەنها چارەسەر نییە بۆ فرە نەتەوەی و فرە مەزهەبی یان فرە ئاینی، بەڵکو لەگەڵ ئەوەشدا دەبێت سیستەمێش تەوافقی هەبێت. ئەوەی گرنگە ئۆپۆزیسیۆن لە کوردستان پێویستە باس بکەین. خۆی ئۆپۆزیسیۆن لە کوردستان هەروەک ئەگەر دەتوانین بڵین بە 3 قۆناغدا ڕۆیشتە. ئەوە گرنگە، خاڵێکی گرنگە. ئەوەی کەوا من تێگەیشتبووم لە ساڵی 1990 تا دەتوانین بڵێن تا 2008 ئۆپۆزیسیۆن بە شێوازێکی جەماوەری بەڵام چاو لە حیزبەکان بووە، بە تایبەتی چاویان لە هەردوو حیزبی دەسەڵات بووکەوە چاکسازی ئەنجام بدرێ، گەندەڵەکانی هەڵدرێ، داواکاریەکانیان جێبەجێ بکرێ. بۆیە دەتوانین بڵێن حیزبی ئۆپۆزیسیۆن بەمانای ئۆپۆزیسیۆن بوون و جەماوەرێکی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە و تا ڕادەیەک بەڕێکخرا وجودی نەبووە، بەڵکو تەنانەت خەڵکەکە چاوی زیاتر لە هەردوو حیزبی دەسەڵات بوو. بۆیە تەماشا دەکەین بۆ کرتاوکردنی شەقامێک پێویست بوو بۆ بچن خۆپیشاندان یان داواکاری یان گردبوونەوە یان سەردانی لقێک، ناوچەیەک، ڕێکخراوێک، کۆمیتەیەک، مەڵبەندێک بکەن. لەبەرەوەی هەر خودی خەڵکەکە لە لاشعوریدا قەناعەتی وا بووکەوە ئۆپۆزیسیۆن بوون پێویستی لەوەی لەناو حیزبەکە بیت، هەوڵ بدرێتەوە داواکاریەکان لە ڕێگەی حیزبەکانەوە، هەردوو حیزبی دەسەڵات جێبەجێ بکرێت. ئەوە دەتوانین قۆناغی یەکەم بەو شێوازە پێناسە بکەین. قۆناغی دووەم بریتەوەیکەوە جودابوونەوەی باڵێک لە ناو حیزبەکان یان پەیدابوونی چەند حیزبێک بتوانن داواکاری خەڵک جێبەجێ بکەن و خەڵک هیوا ئومێدی پێ هەبن. بۆیە لە 2009 کاتێک نوێی گۆڕان دروست دەبێت، هەروەها چەندین حیزبی تر وەکو کۆمەڵ، یەکگرتو و هەروەها سۆشیالیست، ئەوانە خەڵکێک ئومێدی پێ هەبوون، حیزبی شووعی خەڵکێک ئومێدی پێ بکەوانە ببنە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە، بتوان داواکاریەکانیان لە ڕێگەی ئەو حیزبانەوە جێبەجێ بکرێت تەواو بێهیوا بوون لە هەردوو حیزبی دەسەڵات. کەواتە جیاوازی قۆناغی یەکەم و دووەم ئەوەیەکەوە خەڵک هیوای مابوو بە هەردوو حیزبی دەسەڵات
هەوڵی داوە ئەو ناڕزایەتی ئەو گلەیەکانی داواکاریەکانی لە ڕێی هەردوو حزبی دەسەڵاتەوە جێبەجێ بکرێت بەڵام قۆناغی دووەم تەواو بێ هیوا بوو لە هەردوو حزبی دەسەڵات هیوای بە حزبەکانی ئۆپۆزیسیۆن هەبوو لە ڕێگەی حزبەکانی ئۆپۆزیسیۆن دەنگدان و حزبەکانی ئۆپۆزیسیۆن هەروەها پشتگیریکردنی پەرلەمانتار و پەرلەمان و فراکسیۆنی حزبە ئۆپۆزیسیۆنەکان پشتگیریکردنی پرۆژەکانیان هەروەها بەدەمداچوون بۆ داواکاری و هەروەها بۆ ئەو بانگەوازی خۆپشاندان و گردبوونەوەکانیان خەڵک زیاتر هیوای بە حزبەکانی ئۆپۆزیسیۆن هەبوو هیوای بە هیچ شێوەیەک ومێدی بە حزبەکانی دەسەڵات نەما ئەو قۆناغی دووەم لە 2009 تا 2018 خایاند خەڵک تەواو ومێدی بە حزبەکان بەڵام لە دوای 2018 سەیری دەکەین ئێستا خەڵک 2018 تا ئێستا نزیکەی ئەوە 2 ساڵە خەڵک تەواو بێهیوا بۆ جگە لە حزبەکانی دەسەڵات بێهیوایی و بێئومێدی خۆشی نیشان دەدا بەرامبەر هەموو حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش پێی وایەکەوە داواکاریەکانی ڕۆژەکانی هەروەها هیوا و ئاواتەکانی لە ڕێگەی ئەو حزبانە جێبەجێ ناکرێت بۆیە ئێستا گەیشتە قەناعەت دەڵێ خۆم دێمە ساحەکە خۆم دێمە گۆڕۆپان خۆم هەوڵ دەدەمکەوە ڕاستە و خۆ داوایەکانم جێبەجێ بکرێت نەک لە ڕێی حزبەکانی دەسەڵاتیان حزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەوە بەڕاستی دەتوانم بڵێن قۆناغێکی نوێیە قۆناغی سێمیان زۆر نزیکشە لە قۆناغی عێراق و لوبنانیش لەبەرەوەی لە لوبنانیش زۆربەی جەماوەر و خەڵکەکە تا ئێستا دەڵێن باسی ئێستا دەکەم لە عێراقیش تا ئێستا خەڵکەکە تەواو بێهیوا بووە بێئومێد بووە لە حزبەکانی ئۆپۆزیسیۆن پێی وایەکەوە داواکاریەکانی هەروە پرۆژەکانی پێشنیارەکانی خەون و هیوایەکانی لە ڕێی ئەو حزبانەوە جێبەجێ ناکرێت بەڵکو زۆر جاران وەکو حزبەکانی دەسەڵات ناوزەندیان دەکەنکەوە ئەوانش گەندەڵن ئەوانش بۆ خۆیانە ئەوانش تەنها لە پێناوی دەسەڵاتە ئەوانش کۆمپانیایان هەیە ئەوانش بەش هەمان شێواز و ڕێچکەی حزبەکانی دەسەڵات کار دەکەن بۆیە لە عێراق ئەوە بکەوە نەتیجە و ئەنجامێکی هەبوو ئەوە بکەوە حکومەتی عادل عەبدولمەهدی کەوە هەرچەندە عادل عەبدولمەهدی خودی خۆی یەک کەس بوو بەڵام نوێنەرایەتی حزبەکانی عێراقی دەکرد ئەوە بوو بۆیە تەماشا دەکەین هەر لە بیدایەتی عادل عەبدولمەهدی دەیوت من نامەی دەست لە کارشانەوەکەم لە ناو جیرفانمە هەر کاتێک بمەوێ بێتاقەت دەری منەتم بۆ حزبان نیە بەڵام کاتێک خەڵک کوژرا و خۆپشاندان کرا و بە هەزارەها خەڵک گیرا و برینداریش کرا لەگەڵ ئەوەشدا عادل عەبدولمەهدی دەست لە کارشانەوەکەی خۆی ڕانەگەیان تا خۆپشاندەران تەواو فشاریان خستە سەری و هەروەها مەرجعیەتی سیستانیش داوا لێ کرد بۆ لەبەرەوەی عادل عەبدولمەهدی نوێنەرەی خۆی نەبوو بەڵکو نوێنەری حزبەکان بوو شکستی عادل عەبدولمەهدی بریتی بوو لە شکستی حزبەکان بۆیە تەماشا دەکەین کاتێک عادل عەبدولمەهدی لادرا لەسەر کورسی دەسەڵات تەواو ئەو قۆناغی شکستی حزبەکان بوو قۆناغی دووەم ئەو بووکەوە نێن کەسێشتر دیسان لەلایەن حزبەکانەوە پاڵێراو بێت و بتوانین ئەجێندا و پرۆژەکانی پرۆژەی حزبەکان جێبەجێ بکە لە عێراق قۆناغی دووەمش دیسان خۆپشاندەران تێدا سەرکەوتن کەواتانیان کازمی کەوا هیچ حزبێک و دەتوانین بڵێن خاوەن هیچ پرۆژێکی سیاسی ڕاستەوخۆ نەبوو لە ناو عێراق توانی پۆستی سەرۆکوەزیران بەدەست بێنێت ئەوە شکستێکی دەتوانین بڵێم سێم بوو یەکەمیان شکستیەوە بکەوە نوێنەری حزبە دەسەڵاتدارەکان کەەوە عەبدولمەهدی بوو لایەندا دووەم شکستی حزبەکان لە عێراق ئەوە بکەوە نەیانتوانی سەرۆکوەزیران شتر دابنێنکەوە بە پێی ئەجێندا و بەرنامەی ئەوان کار بکە سێم شکستیشیان بریتی بوو لەوەیکەوە کەسێک دانرا لە دەرەوەی سیستەمی سیاسی حزبی ئەو حزبانەیەکەوە لە عێراقدا کار دەکەن بە هەرێمی کوردستانشەوە بۆیە دەتوانین بڵین لە عێراق ئەو جۆرە قۆناغی سێم تا ڕادەیەک سەری گرت ئێستاش پرۆسەکە بەردەوامە بۆیە لە هەرێمی کوردستانیش لەمە دوا لەوانەیە گروپی تازە تەیاری تازە بۆچوونی تازە هەروەها خەڵکانیشی ڕێکخراوی تازە دروست بن ناو جەماوەر لەوانەیە هیچ ڕەبت و پێوەستێک نەبن ڕاستە خۆیان نەڕاستۆ بە حزبەکانەوە ئەوە دەتوانین بڵین سیمای قۆناغی نوێیە سیمای قۆناغی سێمەکەەوە ئێمە تێدا دەژین خۆی لە کوردستان پێویستە بگوترێ لە کوردستان پێویستە بگوترێ دەوڵەت یعنی دەوڵەت وجودی نییە دامەزراوە وجودی نییە خۆی ئۆپۆزیسیۆن بوون
بریتە لە بەشداری لە کایە گشتەکانی حکوومەت و دەوڵەت بەڵام تەنها لە سەرەوەی حکومڕانی سەرۆک وەزیران و وەزیرەکانە لەگەڵ تەنهاگەر هەندێک خەڵکی وەچیل وەزیر و یان هەندێک نوێنەرایەتی هەیە ئەوە دەبێت لایەن حزبی دەسەڵاتەوە یان ئەو حزبێکەوە زۆرینەی بەدەستێنەوە دەبێت بەڕێوە بدرێت و خاڵ کاندیدەکانی دیاری بکرێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان جیاوازی ناکرێت لە نێوان حزبی دەسەڵات جیاوازی ناکرێت لە نێوان حزب کۆمپانیا بنەماڵە مەسئول لەبەر ئەوانە هەمووی یەکە بۆ نمونە ئێستا دەڵێ هێزی فلان خۆی لە دەوڵەتی دیموکراسیدا سوپا دەبێت دامەزراوەش سەر بەخۆ بێت دادگا دامەزراوەش سەر بەخۆیە پەرلەمان دامەزراوەش سەر بەخۆیە دەوائیر و فەرمانکان دامەزراوەی سەر بەخۆنە حزبی دەسەڵات ئەو حزبێکەوە زۆرینەی هێناوە لە پەرلەمان نایەت لە فەڕاشێکەوە لە کارگوزارێکەوە هەتا وەزیر خۆی دایبنێت و خۆی دەستنیشانی بکات بەڵکو بۆی هەیە وەزیرەکان دیاری بکات تەنانەت جاوەزاریش بۆشی وەزیرەکان دیاری بکات بەڵام بۆی نییە بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەری شارەوانیەک بەڕێوەبەری بەشێک هەروەها مدیر و بەڕێوەبەری فەرمانگەیەک لە وەزارەتێک ناتوانین دیاری بکات زانکۆ سەرۆشی زانکۆ دەبێت خەڵکی سەربەخۆ و بێلایەن بن و خەڵکەی بنکەوە لەناو زانکۆ هەڵدەبژێردرێن ڕاگری کۆلیژەکان بەڕێوەبەری قوتابخانەکان ئێستا لە هەرێمی کوردستان بەڕێوەبەری باخچەیەکی ساوان دەبێت سەر بەیەک لە حیزبەکانی دەسەڵات بێ ئەگەر نا کارەکانی ناڕات و نا ئەو پۆستەی پێ نابەخشێت بۆیە دەبێت ئێمە کاتێک دەمانەوەی لە واقعی هەرێمی کوردستان شارەزابین دەبێت بزانینکەوە ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستان بە معنای ئەوە نایەتکەوە تەنها وەزیرت نییە بەڵکو تەواو مەحروم دەکرێت لە هەموو ئیمتیازات و پلە و پۆست و هەموو مافێشی تەنانەت هاوڵاتی بوونیش لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن بوون بریتی نییە لە بەرامبەر حزبێکی دەسەڵات ئۆپۆزیسیۆن بریتە لە بەرامبەر بوون بەرامبەر تەواوی دامەزراوەکانی دەوڵەت لەبەرەوەی تەواوی دامەزراوەکانی دەوڵەت بوونێتە حزبی بوونێتە دەستکەلای حزبەکانی دەسەڵات ناتوانرێت جودا بکرێتەوە لەگەر دەسەڵات بۆیە گرنگە ئێمە دەی بزانینکەوە دەوڵەت دامەزراوەکانی دی بێلایەن بن نەک سەر بە حزب و کۆمپانیا و بنەماڵە و مەسئول و عەشیرەت و ئەو شتانە بن لێ چیان جودانەکەیەوە ئێمە چەند هەڵەیەک هەوڵ دەدەینکەوە بە کورتی ماوەکەشمان کەمماوە هەوڵ دەینکەوە بە کورتی باس چەند هەڵەیەکی کوشندەی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان بکەینکەوە لە ڕابرد و ئەنجامیدایە هەروەکو باسمان کرد گرنگترین خاڵ ئەوەیەکەوە لە هەرێمی کوردستان دەوی بزانی تەواوی دەسەڵات لەناو حکوومەت نییە بەڵکو دەسەڵات لەناو حزبە لەناو بنەماڵەیە لەناو کۆمپانیایەکە لەدەست مەسئولێکە لەدەست باڵی حزبێکە یعنی دەسەڵاتەکان تەواو دابەش بوونە ناتوانێت بگوترێ دەسەڵات بریتە لە حکوومەت بەڵکو حکوومەت بەشێکی وچوشی ناو دەسەڵاتە زۆر زاران بۆیە حزبەکانی ئۆپۆزیسیۆن کاتێک هەولیان داوە بچنە ناو حکوومەت بە هەڵەدا چوونە کاتێک دەچنە ناو حکوومەت ناچنە ناو دەسەڵات لەبەرەوەی دەسەڵاتی ڕاستەقینە لە دەرەوەی حکوومەتە لە دەرەوەی حکوومەتە تەنانەت دوو دامەزراوی ئەمنی جودا هەیە دوو زۆنی لێک جودا هەیە سەرۆشی حکوومەت ناتوانێت کارگوزارێک لە ناو زۆنی زرد بگۆڕێت یان لابدا یان نەقلی بکات و بیوازێتەوە جێگری سەرۆشی حکوومەت ناتوانانی بەڕێوەبەری بەشێک لێپرسینەوە محاسەبە بکات لە سنووری زۆنی زرد کەواتە دەسەڵاتەکان تەواو دابەش بوونە ئەو بۆچوونەی ئۆپۆزیسیۆنکەوە پێی وا بووە ئەگەر بچیتە ناو حکوومەت دەتوانی گۆڕانکاری بکات لەبەرەوەی دەسەڵات ناو حکوومەتە ئەو یەک لە هەڵا کوشندەکانی ئۆپۆزیسیۆنی ڕابردوو بۆکەوە بۆیە تەماشا دەکەن ڕۆژ بە ڕۆژ کاتێک دەستن ناو دەسەڵات دەستن ناو حکوومەت ناستە ناو دەسەڵات دەستن ناو حکوومەتێکی بێدەسەڵات ڕۆژ بە ڕۆژ ناشرین دەبن لە ناو خەڵک ئەو بەڵێنانێکەوە هەولیان داوە بەجددیش لەوانێ کاری بۆ بکەن بەڵام ناتوانن بەڵێنەکان جێوەجێ بکەن لەبەرەوەی چونە شەڕێک لە شوێنێک دەکەن لە مەیدانێک دەکەن لە گۆڕپانێک دەکەن ئەو گۆڕپانی شەڕ نییە دەبێت تو هەوڵ دەیکەوە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دروست بکرێتەوە لە ناو دامەزراوەکان سەربەخۆ بن و بێلایەن بن دواتر دەتوانی بچی ببێ ئۆپۆزیسیۆن یان دەسەڵات لە ناو حکوومەت بتوانین دەسەڵات بەدەستبێنین بۆیە ئەو بۆچوونە زۆر گرنگی ڕاست بکرێتەوە خاڵشتر بەداخەوە کەوا بۆ چەندین جارە هەمان هەڵە دەکرێتەوە ئەوەی کەوا ئۆپۆزیسیۆن کاتێک چاوی لەوەی بێتە ناو حکوومەت
بەبێ ئەوەی بەرنامەی کاری حکوومەتەکە دەستکاری بکات یان کارنامەیەکی تۆکمەی وەدا بنێت دەچێت خۆی بە حکوومەت دادات و هەر ئەوەندێ چۆن بڵێ چەند پۆستێکی وەزیر و چەندی عامێکی بدرێت و تەواو دواتر گۆڕانکاری ناتوانێت بکات لەبەرەوەی کارنامە لە هەموو وڵاتی پێشکەوت دواکەوتەکانیش تەنانەت حکوومەت دەبێت کارنامەی هەبێت بۆ نمونە حکوومەتی تورکیا داود ئۆغلو 187 لاپەڕە بەس کارنامەکەی بووە حکوومەتی کوێت نزیکەی 100 لاپەڕە بووە بەحرین نزیکەی 90 لاپەڕ بووە ئوردون نزیکەی 120 لاپەڕ بۆ حکوومەتەکە هەر حکوومەتێک کاتێک دەگۆڕێ بە وردی باسی کارنامەکەی دەکات بۆ نمونە لە کەرتی تەندروستی من نیازم هەیەکەوە لە ماوەی ئەو 4 ساڵەدا بۆ نمونە ئەندە نەخۆشخانەی پسپۆری زیاد بکەمەوە بۆ هەر 1000 نەخۆشێک پزیشکیش پسپۆر دابمەزرێنم بۆ نمونە چەند سنتەرێکی لێکۆڵنەوەی پزیشکی دەکەمەوە دەبێت دیار بێت بەڵام لە حکوومەتی هەرێم حەز دەکەم ئێوە جەنابتان بیخوێننەوە بزان کارنامەی حکوومەتی هەرێم نەبووە تا ئێستا ئەوەی هەبوو لە کارنامەی کابینەی 8 1 لاپەڕ بوو لە کارنامەی حکوومەتی کابینەی 9 تەماشا دەکەین چەند لاپەڕەیەک بوو بەڵام بە هیچ شوێک وعدی یان بەڵێنی ئەوەی تێدانە بە ژمارە چونکە کارنامە بریتە لە ژمارە لە سەقفی زەمەنی دەی بۆ ممکەوە لە کەرتی پەروەردە چەند قوتابخانە دروست دەکەن لە ماوەی 4 ساڵە دادناوە لە هەر پۆلێک چەند قوتابی هەبی چەند مامۆستا هەر مامۆستایەک چەند قوتابی بەردەکەوێت دەتوانرێت چەند زۆر ئەزیزە و بوونی تەحتی ینی ژێرخانی ئەلکترۆنی دروستکەیت دەبێت ئەوانە هەموو بە ژمارە و بە داتا و بە سەقفی زەمەنی بێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بە هیچ شوێک ئەو نەبووە تەنها بەڵێنی گشتی بووە بۆ نمونە دەڵێ من گرنگی بە کەرتی پەروەردە دەم و هەوڵ دەدەم کەوا کەرتی پەروەردە پێشکەوتوو بێت یان هەوڵ دەدەم کەرتی تەندروستی خزمەتی خەڵک بکە ئەوانە هەموو قسەی باق و بریق و بریسکەدارن بێ ئەوەی کەوا لە کارنامەی هیچ حکوومەتێک ئەو جۆرە قسان ناکرێت بەڵکو داتا و ژمارە و سەقفی زەمەنیە بۆیە ئەوە خاڵێکی هەڵەیەشی دووەمکەوە زۆر زانن حزبەکانی ئۆپۆزیسیۆن تێکەوتونە کاتێک چوونە ناو حکوومەت خاڵشتر زۆر گرنگەکەوە هەڵەیەشتر زۆر زانن کاتێک حزبەکانی ئۆپۆزیسیۆن چوونەتە ناو حکوومەت ئەوەیەکەوە چاکسازیان پارچە پارچە کردێ بە شێوازێک بێ ئەوەی خۆیان ئاگدار بن کەەوە چەندی زاریش پێیان وتراوە بەڵام بەداخەوە هەموو زارێ هەمان هەڵە دەکەنەوە بۆ نمونە دەڵێ حزبی فلانی ئەلیف ئۆپۆزیسیۆنە 3 وەزارەتە دەدەمێ لە وەزارەتەکانی خۆ چاکسازی بکە ئەی وەزارەتەکانی تر 15 وەزارەت ئەی نابێت لەوانش چاکسازی بکرێت چاکسازی خۆی پرۆسەیەکی گشتگیری شاملە دەبی لە هەموو بوارەکان پێکەوە دەست پێ بکە ناکرێت من چاکسازی لە وەزارەتی دارایی بکەم بەڵام لە نەوت و گاز نەیکەم ناکرێت من چاکسازی لە خوێندنی باڵا بکەم بەڵام لە پەروەردە نەیکەم ناکرێت لە کوشتتوکاڵ بیکەم بەڵام لە سەرچاوەکانی ئەو نەکەم کەواتە دەبێ هەموو پرۆسەیەکی گشتیە ئەوەی هەموو جارێ ئەو هەڵەیەکەوە تێکەوتونەوە حزبەکانی ئۆپۆزیسیۆن کاتێک چوونەتە ناو حکوومەت ئەوەیەکەوە چاکسازیان بۆ پارچە پارچە کردینە هەڵیان خەڵەتاندوینە کەوایەت خەریشی چاکسازیی بچووک بی بێ ئەوەی کەوە چاکسازی لە کۆی گشتی حکوومەتدا دامەزراوەکانی حکوومەت بکرێت بۆیە زۆر گرنگەکەوە لە داهاتوودا ئەم خاڵە ئاگداری بن ئۆپۆزیسیۆن تووشی هەڵەیەشتر بووە زۆر زانان زیاتر کارەکانیان کاردانەوە بوونە قسەی ئەعلامی بوونە زیاتر وەکو پەرلەمانتار سیر دەکەیان حزبی ئۆپۆزیسیۆن سیر دەکەی وەکو هاوڵاتی قسە دەکات بێ ئەوەی ئۆپۆزیسیۆن بوونی خۆی بەکار و کردەوە بسەلمێنی بێ ئەوەی کەوا بەرنامە و کارنامەی هەبێت بێ ئەوەی کەوا پرۆژەیەکی چاکسازی هەبێت بتوانێ دەسەڵات بگرێتە دەست زۆر جاران ئۆپۆزیسیۆن کاری خێرخوازی کردیە بۆ مزگەوتش ئاودان کردێتەوە یان یاریگۆ مەلعەبێکی دروست کردیە یان هاوکاری لێ قەوماوان بکە ئەوانە بەڕاستی کاری خێرخوازینە ئەوە نیشانەوەیەکەوە لە ڕووی سیاسیەوە ئیفلاس سیاسی تینایە دەتوێت بەکارە مرۆییەکان هەوڵدێ ئەو نەقص و نوقستانیەت پڕ بکەیتەوە بۆیە ئۆپۆزیسیۆن بوون تەنها قسە نییە دەبی کاری بەردەوامبی دەبی هەوڵدێکەوە جەماوەر بجوولێنی لە ناو جەماوەربی پێکەوە کار بکرێ هەوڵ درێت لە دەرەوە فشار بخرێتە سەر حزبەکانی دەسەڵات هەوڵ درێکەوە لە ڕێگەی عێراقەوە پەرلەمانتارانی عێراقەوە بەکاری جددی هەوڵ درێ نەک تەنها قسە ئەوەی بە کوردی دەگوترێ بە عەرەبی هیچ نەکرێت زۆر زمان تووشی ئەو کێشەیە دێن پەرلەمانتارانی عێراق وەکو پەرلەمان ئۆپۆزیسیۆنەکان
تەنها مخاتەبە و قسەکانیان بە زمانی کوردیە بێ ئەوەی بستنە ناو دامەزراوەکانی عێراق لە ڕێی پەرلەمان لە ڕێی دادگا لە ڕێگەی فشاری سیاسی دیبلۆمکاری دیبلۆماسی لەگەڵ ڕێکخراونی دەوڵەتیەکان لە ڕێگەی قونسوڵی و سەفارەتەکان ئەوانە هەوڵ بدرێتەوە فشار بخرێت سەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنها قسەکردن بە کوردی بۆ کوردان ئەوە تەنها دەتوانین بڵێن پرۆسیەکی پۆپۆلیستیە هەوڵ دەدرێتەوە خەڵک چاوەشە بکرێت بۆی لە هەڵبژاردنەکانی داهاتوو دیسان دەنگ بێن پەرلەمانتار و دیسان هەوڵ بدرێتەوە خۆی پێدەوڵەمەندەکان ژیانی خۆی پێچاکاتەوە بۆیە گرنگە کەوا ئۆپۆزیسیۆن پێویستی بە پرۆژەی سیاسی هەیە پرۆژەیەکی بەردەوام یەک لە بۆ نمونە لێک لە کارەکانی ئۆپۆزیسیۆن بێتێ لە حکومەت دروستکردنی حکومەتش سێبەر هەرچەندە بە بریتانیا بە شێوەیەکی دەستورێکی عرفی و بۆتە شتێکی سائید لەناو ینی باو لەناو حکوومەتی بەریتانی کەوا حکوومەتش سێبەریشەیە بۆ ئۆپۆزیسیۆن بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان توانین بیگونجێنین بە شێوازێکەوە لەگەڵ خەڵکی هەرێم و لەگەڵ دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بگونجێ ئەوەی ئێستا دەمینێ ئۆپۆزیسیۆن بوون بەڕاستی هەروەکو پێشترش دەستگای ستاندەر ئەمە لە 2017 توێژنوەیەکمان کردکەوە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بە تاکە حزب بە تاکە شەخص بە ڕێکخراوێک بە دامەزراوەیەک ناکرێت بەڵکو پێویستی بەوەی هەیەکەوە هەمووان کۆبنەوە بۆ بتوان گۆڕانکاری دروست بکەن پێویستی بە هاوپەیمانی و بەرەیەکی جەماوەری حزبی کەسایەتیەکان ڕێکخراوەکان هەیە پێکەوە هەموو بێنە گۆڕەپانەکە بۆ ئەوی بتوان گۆڕانکاری ئەنجام بدەن تا ئەو بەرەیە فراوانە دروست نەبێت ئەویتر دەبنە هەمووی جوهد و ماندیبوونی تاکەسی یان حزبی یان تاک حزبی بەرهەمەکەی بۆ شێوازە نابێت بۆیە گرنگە لە قۆناغی داهاتوو ئێمە بەخۆی چەندین شێواز هەیە بۆ گۆڕانکاری بۆ ئۆپۆزیسیۆن بوون ئێمە ئۆپۆزیسیۆنمان هەیە ئۆپۆزیسیۆنی چەکدار و مسەلح یانی معارەدە مسەلحە ئۆپۆزیسیۆنمان هەیە ئۆپۆزیسیۆنی مەدەنی لەناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو ئۆپۆزیسیۆنێکی کۆمەڵایەتی زۆر زاران کەمپین دروست دەکەن گرتبوونەوە دەکەن خۆپیشاندان ئەنجام دەدەن بێ ئەوەیەوە ئۆپۆزیسیۆنێکی سیاسی بن بەڵام ئۆپۆزیسیۆنی مەدەنی نەوانە ئەوانە هەموو زۆری ئۆپۆزیسیۆن بوونن ئێمە ئێستا دەتوانین بڵێن لەو قۆناغەدا گۆڕانکاریەک فرسەتێک دەرفەتێک هاتە پێش خەڵک بۆی بتوانین گۆڕانکاریێک بەبێ خوێن ئەنجامدا بتوانین چاکسازی ئەنجامدا بەبێ ماندیبوونێکی ئەوتۆ ئەویش بریتە لە هەڵبژاردنەکانی داهاتووی پێشوەختەی عێراقەوە لە مانجی 6 نزیکەی مانجی 6 2021 ئەنجام دەدرێت بۆیە پێویستە هەموو خەڵک خۆی ئامادەکە بۆ ئەو هەڵبژاردنێکەوە دەکرێت دەتوانین لەوێ گۆڕانکاریەک ئەنجام بدرێت ئەو گۆڕانکاریە ئاسانە گۆڕانکاریەکەوە خوێنی تێناکەویت ماندبوونی کەمترە هەمومان بە حزبەکانی ئۆپۆزیسیۆن بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە کەسایەتیەکان ڕۆشنبیران مامۆستایانی زانکۆ هەموو لە بەرێکدا کۆب بینەوە بتوانین یەک لیستی هاوبەش دروست بکرێت ئەو لیستە بتوانێت زۆرینەی دەنگکامە دەست بێنێ بۆ ئەوەی نەک چارەسازی تەنها لە هەرێمی کوردستان لە عێراقیشدا ئەنجام بدرێت بۆیە ئەوە دەتوان بڵین دۆخی ئێستا ئۆپۆزیسیۆن بوون پێویستی بۆ جۆرە پرۆژەیە پێویستی بە پشتیوانی و هەروەها بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ئەو جۆرە پرۆژەیە بۆ ئەوەی هەروەها پێویستی بۆ شێکەوە فشار لەسەر حزبەکانیش بکرێت کەوا ئەو جۆرە پرۆژەیە تەبەنی بکەن و خۆیان بکەنە خاوەنی و بە تەواوی بە دڵسۆزانە کاری لەسەر بکەن و لە کۆتاییدا هیوادارکەوە بابەتەکە بتوانین تا ڕادەیەک چەند سەرنجێکی کورت بخەینە سەر ئۆپۆزیسیۆن بوون لە ڕابردوو لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەروەها پرۆژەی گۆڕانکاری ئۆپۆزیسیۆنی نوێ دەبێت چۆن بێت بە کورتی باسمان کردووە هیوادارم سودمەند بن ئەگەر پرسیارێک پێشنیارێک شتێکتان هەبی لە خزمەتتان داینە پرسیارێک هاتووە لەیان کاک سیڤەر محەممەد کەوا دەڵێ بەڕێ ئەوە چی بکرێت تا ئەو حکوومەتە لەو حیزبگەراییە ڕزگار بکرێت خۆی بەڕاستی
خودی حزب شتێکی سەلبی نییە لە سیستەمی دیموکراسی و سیستەمی سیاسیدا پرۆسی سیاسیدا بەڵکو ئەوەی کەەوە حزبی گەندەڵ حزبی دیکتاتۆر حزبێکەوە چاواشەکاریە حزبێکەوە ئازادیەکان زەوت دەکات ئەوەیە وای لێکردوکەوە حزب ناشرین بێت ناو خەڵک ئەگەر ناخودی حزب هەروەکو ئەسمان کرد لە نزیکەی 1950 هەر حزبەکان توانیان ڕزگاری نیشتیمانی و هەوڵ بدرێتەوە پرۆسی سیاسی بەرەو پێش بچێت پرۆسی کۆمەڵایەتی هەروەها ئابووری وڵاتان بەرەو پێش بچێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان حزب یەکسان بۆ بە گەندەڵی حزب یەکسان بۆ بە چەساندنەوە حزب یەکسان بووە بە زەوتکردنی ئازادیەکان وەیە خەڵک ئێستا خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە ناشرینی سەیری حزب دەکات تاوەی لە هاتووە بڵێ من حزبێک دروست دەکەم حزبێک خزمەت خەڵکە کەس باوەڕت پێ ناکە لەبەرەوەی حزب ناشرین بووە بۆیە پێویستە ئێمە بەگوێی سایکۆلۆژێتی جەماوەری هەرێمی کوردستان باسی حزب نەکرێت باسی بەرەیەکی نیشتیمانی بکرێت کەوا حزبەکانیش لە خۆ بگری هەروەها ڕێکخراوەکان دامەزراوەکان کەسایەتیەکان مامۆستایانی ئاینی مامۆستانی زانکۆ خاوەن هەڵوێست و بیرمەندەکان هەمویان کۆ بکرێنەوە لە بەرەیەکدا بتوانین گۆڕانکاری ئەنجام بدەین پرسیارشتر دەڵێ بۆ چوونی بەڕێستان سەبارەتە پێشوازی و سەردانەکەی کازمی چییە لەسەر ئەن باسی ئەوەی دەکەکەوە خەڵک ئیستیقبالی خەڵکی زیاترە لەسەر کازمی ئێستا خۆی بەڕاستی لەبەرەوەی میلەتی کورد هەروەها گەلانی عێراق تووشی ئەشکەنجە و نەهامەتی و ناخۆشی زۆر هاتن لە دەست ئەو حیزبانە ئێستا چاویان لەوەیەکەوە کازمی بیتە فریادڕەست کازمی گۆڕانکاری گەورە ئەنجامدا خۆی خودی کازمی تا ئێستا هەنگاوەکانی سەلبی نەبوون ئەوە خاڵشی ئیجابیە خودی خۆی ئەو خاڵشی ئیجابێت چکە نهاتی وەکو حیزبەکانی تر خەڵک بچەوسێنتەوە کۆمپانیا بۆ خۆی دروستکە گەندەڵی بکات خەڵک لە زیندام کا بەبێ محکەمە بەبێ دادگایی ئەوانە خودی خۆی مادەم سەلبی نەبوو کەواتە خاڵشی ئیجابیە دواتر هەندێک هەنگاوی جدینەوە بۆ زیاتر گەڕانەوەی سام و هەیبەت و یاسای دەوڵەت ئەو بکەوە میلیشیاکانی تاڕادەیەک تەحجیم بچوو کردوتەوە لە شوێنەکانی خۆیان لە بارەکەەکانی خۆیان چەندین چاکسازی دارایی و لە موچە و لە پرۆسەکانی خاڵە سنوورەکان گومرگەکان ئەنجام داوە هەروەها تاڕادەیەکیش فشار دەخاتە سەر دەسەڵاتدارانی هەرێم کەەوە ئەگە پێشتر ئەو زۆرە فشارە بە خەڵک جەماوەر خۆپیشاندانی دژی کازمی ئەنجامدا بەڵام ئێستا لەبەر ئەوەندەی بێزارن لە خەڵکی هەرێمی کوردستان ئەوەندە بێزار لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێستا حەزی لێ و پێی خۆشە فشار بخرێتە سەر دەسەڵاتداران لایەن کازمی کەوا عەرەبێکە شیعایەکە پێی خۆشەکەوە تەنانەت بە سوپاوەش بێتەوە هەرێمی کوردستان چەندین ئەمە لە سوسیال میدیا خۆمان دەبین دەڵێ من بەس کازمی بێتەوە بە سوپاش بێتەوە من دەبمە جوندیەک یان ئەوە تەنها وایە ڕەتفعلێکی نەفسی خراپە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕنگدانەوەی ئەو واقعی هەرێمی کوردستانەکەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەک ئەوەی هیچیان بۆ خەڵکی پێشکەش نەکردووە بەڵکو تەنها نەهامەتی و ناخۆشی و گەندەڵی و ئەزێدان و زەوتکردنی ئازادیەکان و ئەشکەنجە و ناخۆشیان پێشکەشی خەڵکەکردێ بۆیە خەڵکەلیان بێزارە پرسیارشتر هەر ئەوەندە پرسیارم بۆ هاتیە ئەوەندەی لەلای من دیارە ئەگەر داوای لێبوردن دەکەم هەموو دیار نەبیت دیارە هەر چوار پرسیارم لەلا ئەگەر ناخۆی 12 کۆمنتە بەڵام چوار پرسیاری دیارکەتیە داوای لێبوردن دەکەم لە پرسیارەکانی تر ئەگەر ناتوان ڕاستەوخۆ بۆ فێسبووکی خۆم هەر پرسیارێکتان لە خزمەتدا وەڵامتان دەمەوە و سوپاسی گوێبیرتنان دەکەم